بینەرانی خۆشەویستی بەرنامەی شیبای وێژە ئەم کاتە و هەموو کاتێکتان باش شەو و شەوگارتان باش خۆشحاڵ بووین لە پرۆگرامێکی دیکەی شیبای وێژەدا هاتینەوە خزمەتان بە میوانداری میوانێکی بەڕێز و بە ئەرزش ئەویش بەڕێز کاک ئەنوەر حسێن بازگر کە هەمووەکو معریفە هەمووەکو ڕەهەندی ئەدەبی هەمووەکو ڕەهەندی نووسین و ئەهلی قسە و ڕە لەسەر زمانی کوردی و کۆی کۆمەڵە پرس و کۆمەڵە ژانری دیکەی کە ئێستا گەنگەشە ئەکرێت لە کوردستان میوانە لە لامان کاگەنۆر بەخێر بێت هەر بژیت ئەمەوێ لە سەرەتایە بە بیۆگرافیایەکی کورتی تۆ دەست پێ بکەین دوای بچینە ناو پرسیارە وارەیەکانمان. زۆر سپاس. من ئەنوەر حسێن نازنای بازگر من لە 1972 لەدایک بووم و خوێندنی دبلۆم و بەکالیۆلیۆسم لە ڕاگەیاندن تاوا کردووە و لە دەورانی تازە لە دوای 1990 و ڕاپەڕێنی خەڵکی کوردستان دەستم داوەتە نووسین و کاری سیاسی و سەرەتا زۆرتر کاری ڕۆژنامە نووسیمە کرد لە 1990 بەدواوە لە ڕۆژنامە و گۆڤارە جیاوازەکان بابەتی سیاسی و ئەدەبی نووسیوە و لە 2003 یەکەم کتێبی خۆم بە ناوی گۆڕانکاریەکانی عێراق پێش ڕووخانی بەعاس نووسیوە و دوا بە دوای ئەوە لە هەموو بوارەکانی شعر و ئەدەب و لێکۆڵینەوەی سیاسی و ئەدەبی و باری ڕۆژنامە نووسی و فکر کارم کردووە. چەند ساڵێک سەرنووسەری ڕۆژنامەی ڕێبازی ئازادی بووم و دوجار دەستگای ئایدیان بۆ فکر و لێکۆڵینەوە دروست کردووە و ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانم لە 2003ەوە و تا ئێستا بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆر کتێبەکان لە بەردەستی زەنابتە نزیکەی 65 کتێبم لە بوارەکانی ئەدەبی سیاسی. من ویستم ئەو پرسیارە بکەم کاگەنوەر ماشەڵڵا تەمەنت یعنی تا ئێستا چۆتە 49 ساڵ بەڵام عەدەدی 65 کتێبی لە چاپدراوت هەیە یعنی ئەم فریاکەوتنە ئەگەر بە ڕیزبەندی ساڵیش حسابیکەی کە لە ئینسانێک لە تەمەنی 49 ساڵیان 65 کتێبی لە چاپدا بێ بەجددی ئەمە مۆزوعە ئەم توانە و تاقەیە بۆچی گەڕێ. زۆر سپاس لە ڕاستیاوە قسەیەکی مامۆستای گەورەی خۆشەویست عەبدوڵڵا حەسەنزادەی بیخسمەوە کە هەموو جار مەسەلەن کتێبەکانی خۆمی بۆ نێرم و بە لوتفەوە وەریانەگرێ ئەخیر جار ئەو کتێبانی بۆم نابوو ئەوتی لە ڕاستیە من زۆر جار بەقیلیت پێ بم ئەو هەموو توانە و ئیمکانێت و چاپکراوە ئەوە لە ڕاستیە ڕەنگە بۆچوونێکەیە کاگازات ئەو کتێبانە ناوەڕۆکەکانیان گرنگە ینی لە ڕووی کتێب لە ڕووی ڕاست لە ڕووی چەندایەتیەوە ژمارەیە بەڵام گرنگیشە لە ڕووی چۆنایەتیەوە لە ڕاستیە ڕەنگە کتێبەکانی من ناڵم شتێکی زۆر عەجیب و غەریبە بەڵام لە ڕاستیە هۆکاری سەرەکی زۆری کار و بەرهەمەکانی من یەکیان بەڕاستی پەیوەندی بەوە هەیە کە من لەم مەجالەیە کارەکەم لە مەجای نووسین و ئەدەب و ئەم مەجالانەیە بۆیە کۆی ئیشەکانی منەچێتەوە دومیش ڕەنگە پەیوەندی بە خوێندنەوە و متابعەی زۆری منەوە هەبێ کە لە ڕاستیە هەمیشە هەوڵم داوە مەسەلەن زۆر بخوێنمەوە کۆی کە بتوانی بنووسی. باشە کاگ ئەنوەر بەراورد بە ساڵی ئەگەر ئێمە ئەگەر زادەی ئەو سەردەمەژ نەبوو بێتین بەڵام وەکو ئەوی کە لەم چێڵگە معریفیەیە ڕێبەدەریەک بە خوێندنەوە و معریفە و مێژووی پێش خۆمان ئەەکەین لەژێر ڕۆشنایی ئەم قسەیە ئەمەوێ و پرسیارە بکەم بەراوردێک لە ساڵی هەفتاکان و هەشتاکان و نەوەدەکان تا 2000 هات و تا پێڕی ڕەهەندەکان و برادرانی ڕاهەندەکان هەتا ئێستا کە من و جەنابەت قسەی تیاکەین لە هەفتاکان و هەشتاکان و نەوەدەکان ینی سەرباری ئەوەی کە دەسەڵاتێکی سەربەری وەکو حکوومەتی بەعز حکومڕانی ئەم وڵاتەی ئەکرد بەڵام هەستت ناکرد لەو سەردەما نخبە ڕێزێکی تری هەبوو بەداخەوە لە دوای ساڵی 2000 و هاتنی ینی کەوتنە ناوی مەسلەی گلۆبال و ئەم جیهانگیری کە هەیە نخبە لە هەردوو زۆنەکە نەوەکو پێویست گوێی لێ ئەژیرێ نەوەکو سەردەمی پێش خۆیان خاوەن ڕەئین بەڕاستی لە ڕاستیە
ئەو دوو دەورانەی جنابەت باسیەکەی چ دەورانی پێش ڕاپەڕین و سەردەمی تۆتالیتاری بە ئازوە چ سەردەمی دوای ڕاپەڕین و سەردەمی ئازادی و حکوومەتی هەرێمی کوردستان هەریەکەیان دوو دنیای جیاوازن ڕاستە لە سەردەمی بەعسا ئازادی نەبوو بەڵام بەڕاستیەوەی کە جەنابەت ئەفراندن و داهێنان هەبوو لە نای ئەو نخبەی ئەو سەردەما و زۆر جار لەو بەراوردای خەڵک پێی وایە ئەو کاتە داهێنانی گەورە کراوە لەژێر ئەو ئیستیبداد و زوڵمەیە ڕەنگە ئەو بەشێکی ڕاست بێ مەسەن لەو کاتەیە شعر دەستا و دەستیە کرد و هەموو شتێک یاساغ و سیغناغ بوو لەژێر دەسەڵاتی باسا و هەر ڕۆمانێک بۆنی جۆرێک لە ئازادی و جۆرێک لە ئینسانی بوون و دیفاعی لە ژن و لە شۆڕش و لە ئەدەبیاتی چینایەتی بکردایە گرنگی و ئەهمیەتی تایبەتی خۆی هەبوو و تەنانەت زۆر جار لە سێدارەدانیشی بەدواوە بوو لە دوای ڕاپەڕین کاگە دەورانێکی تازەیە ئەم دەورانە بەشێکی زۆر لە ئازادی فەراهەمە و بەشێکی زۆر لە شێعر و ئەدەبیات و ئەوانە بەخواستی نووسەرەکەی بڵاوکرێتەوە ئەنووسرێ و تا ڕادەیەکی زۆر بێسانسۆرە بەڵام لەگەڵەوەشە بێکێشە و گرفت نەبووە بەڕێی من بەداخەوە ئەمەی جەنابەت دێڵی کارێکی ڕەنگە ئاسان نەبێ بەبێ لێکۆڵینەوە بەبێ داتا ئەوە دو کۆمنت قسێ لەسەر بکەی بەڵام تا دێ لە دوای ڕاپەڕینەوە وردە ئەوەی کە جەنابەت دێڵی ڕۆڵی نخبە ڕاستەکەم بۆتەوە لەبەرەوەی یەکێک لە هۆکار ئاسلەکانەوەی بەڕاستی هێزە سیاسیەکان لە کوردستان گوێ لە نخبە ناگرن گوێ لە ڕووناکبیران نەگرن و لە کاتێکە کاتی خۆی ئەرستۆوتی وتی تاوەکو فەیلسوفان و ڕووناکبیران دەسەڵات نەگرتنە دەست بارودۆخی وڵات باش نابێ بەداخەوە نەک لێرە ڕووناکبیران و نخبەی ڕووناکبیری دەسەڵاتی نەگرتووە دەست بەڵکو گرفتەکەوەیە کە هەرێمی کوردستان لەلایەن نخبەیەکی سیاسی شاخەوە بەڕێوە برێ کە بەڕاستی زۆر دڕەقن مەسەلەن شعر ناخوێنەوە ڕۆمان ناخوێنەوە ئەدەب ناخوێنەوە ینی و بەداخەوە کە مامەڵەشیان لەگەڵ ئەم نخبەیە و لەگەڵ ئەم مەدالی ئەدەب و ڕووناکبیری و نخبەی ڕووناکبیری و نخبەی ئەدەبی و هەموو ژانرەکانی ئەدەب و ڕۆمان و نۆڤلەتوانە زۆر کەمە و ئەمانە مەسەلەن بەداخەوە کە کەمن ینی ئەوانەی کە ئەهمیەت دێن بە ئەدەبیات ئەهمیەت دێن بە شعرێکی ناسک بۆیە هەر ئەمیشای بینی لە جیهانی سیاسی کوردستانە بارودۆخی سیاسی ئەمە هەمیشە مەسەلە پڕە لە دڕەقی پڕە لە کوشتار پڕە لە بیرمە باوەڕ بێ من بیرمە من بۆ خۆم نەوەتەکان هەموو دیوانی کەشکۆڵی پێشمەرگم لەبەر بوو ڕەنگینم لەبەر بوو پەپولەم لەبەر بوو ئاوێنە بچووکەکانم لەبەر بوو تاریک و ڕوونم لەبەر بوو یعنی ئیسا ئەو ئیحساسە نەماوە بەڕاستی یا ئەو ئیشانەی کە هەشتاکان تیپی مۆسیقای شەید کارزان و ئاراس و دلێر و ئەوان ئەیان کردن باوەڕ بێت لە هەموو ماڵێکە هەبوو نیسە ئەوە نەماوە ئەو ڕیاکشنە نەماوە بەداخەوە ئێمە مانەوێ نییە کە ناقایلین بەڵام ئێمە مەسەلەن نەقدمانەیە وەرەختەمانەیە لەسەر بەردۆخی سیاسی کوردستان لە ئەوەی کە مەسەلەن ئەکرا زۆر باشتر بێ و مەسەلەن هەرێمی کوردستان ئەکرا لە هەموو ئەو مەجالانی کە تۆ باست کرد زۆر پێشکەوتتر و باشتر بیایە قسەکە لەسەر ئەوەیە بەڵام ئەوەی تۆ باسیەکەی بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکوتم ئێستا چەندین دەستگا و دامەزراوەی چاپ و بڵاوکردنەوە هەیە لە هەرێمی کوردستان ساڵانە بە نەزەری من نزیکەی 3000 کتێب چاپ و بڵاوکرێتەوە بەڵام گرفتەکەوەیە کاک ئازاد بەپێی لێکۆڵینەوەیەکی من لە هەرێمی کوردستان لە هەر 23,000 کەسێک خوێنێتەوە کە ئەمەش یەکسانە بە کۆی ئەو ئامارانەی کە لە جیهانی عەرەبین و یعنی لانی کەم لە جیهانی عەرەبی بە هەر 20,000 کەسێک کتێبێکی بەرناکوێ ناخوێنێتەوە کە ئەو ئەگەر بەراوردی کە لەگە وڵاتێکی وەکو ئیسرائیلیا یۆنان دە بەرابەری ئەوەیە و مەسەلەن ساڵانە لە هەرێمی کوردستان 3,000 کتێب چاپەکرێ بەڵام معقول نییە ینی بە 23,000 کەسێک خوێنێتەوە و ئامارەکانی کتێبخانەکان و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان پێمانەڵێت کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان ناخوێنێتەوە بۆیە ئەوەی کە جەنابەت دێڵێ ئەو پاشەکشەیی کردووە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە بیانەوە هێنێت
بێتەوە من سوسیال میدیام لە بەردەستەکە لە کاتێکا سوسیال میدیای کوردی نەک ناتوانێت خوێنەر تێرکا و معریفە بابەتاکی کوردی بەڵکو بەڕاستی جۆرێکە لە زەلکایەک ڕێزم هەیە کە خەڵکتی کەوتووە پڕ بۆ لە شتی ناشایستە و جوێن و نامەعریفە بەرەمهێنێ لە جاتێوەیکە ئەو دیوێک تریشەوەیە کە بەڕاستی وای ڕەنگە خۆشگوزەرانی و ڕەفاهێتی کۆمەلگا وای کردووە ئەهەمیێت و ئەرزشی بۆ ڕاست کتێب نێشتۆتەوە لە کاتێکا ببوورە مەسەلەن زۆر کەس گوێ لێ بێ ئەڵێ آخر پارەی خوێندنەوەی کتێب پێێنێ کتێب گرانە کە ئەو بۆ چونە بەڕاستەری من سەلەبەری ناڕاستە بۆ دلیلی کە و ساڵانە ئایفۆن یەخڕێ بە $1000 و $1500 و سیارەکەی ژێری دایان $1000 و مەسەرن کەمالیاتەکەی ماڵەوەی بەردەوامە گۆڕێ بەڵام کتێبخانەیەک لە ماڵەکەی هەنیە ئەو بەڕێی من پەیوەندی هەیە بە ئەوساز بە نەبوونی معریفە و وشیاری تاکی کۆمەڵگای کوردی کە خودی حکوومەت و دەسەڵات بەشێکی زۆری لێ بەپرس ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان چ پێش ڕاپەڕین چ دای ڕاپەڕینیش ئێمە خوێندنگاکانمان نەبوو بە شوێنی بەرهمێنانی معریفە هەر لە بیدایەتەوە هەر لە پۆلی یەکی سەرەتاییەوە مناڵەکانی ئێمە ڕقیان لە کتێبە ڕقیان لە مەکتەبە بێ یەکیانەوەیە کە فۆرم و شێوەی ئەم کتابخانانە هێشتا وەکو زیندان وایە دووەمیشەوەیە کە بەڕاستی ئەبینی مەسەلەن مناڵەکانی ئێمە کتێبیان لا خۆشەویست نەکراوە و مناڵەکانی ئێمە وەکو جیهانی خۆراوایی ڕانەهێنراون لەگەڵەوەی پەرتووکی خۆش بێ و شعری خۆش بێ و ئەدەبیاتی خۆش بێ بۆیە زۆر جارەبینی بە هزار نەکبەتی و بە هزار بارودۆخی سەختە خوێنکارەکانی ئێمە قوتابخانە تەواوەکەن ئەویش زۆری وا بیرەکاتەوە لە بەرەوەی شەهادەیەکی هەبێ بۆ دواڕۆژ بەڵکو بۆ مستەقبەلەکەی بەداخەوە کە سیستەمی پەروەردە ئەبێ مەسەرەن وا بکە مناڵان لە سەرەتاییەوە لە ڕۆزەکانەوە لەگەڵ کتێبی مناڵان ئاشنابن بۆی دوایی بخوێندنەوە بە نەزەری من ئەوانە هۆکارگەلی گەورن کە کۆمەلگای ئێمە لە بەرەوەی بەداخەوە معریفەیەکی بەرزینیە و شیارێکی بەرزینە لە مەجالانە بۆیە بینی زۆرترین کتێبەکانی ئێمە تیراژی کتێبەکانی هەرێمیکسان ناگاتە 500 نسخە زیاتر زۆر بەداخەوە کاگەنوەر باوەڕە بێ لە ماوەی ڕابردووە هەر لەسەر ئەو کورسەی کە جەنابەت دانیشتووی نووسەری زۆر گەورە وتوێتی تازە بە خەونیش کورد کۆڕی زانیاری کوردێکی دیکە نابینێتەوە ینی بۆ خۆتە زانی ئەوان لە بەغدا دروست پیاوانی گەورەی وەک مەسعود محەممەدی تیا بوو پیاوانی وەکو شکوور مستەفا وەکو شێرکۆ بێکەس وەکو کۆمەڵ لەتیف حامد کۆمەڵە کەسانێکی دیکە بەڕاستی ینی بۆ ئەم خەلەلە هەیە بە کەرەستەیەکی باش بەوەی کە ئێستا مەطبعە زۆر چاپخانە زۆر قەڵەم زۆر با بڵێن ئازادیەکە یا تەقسی نووسینەکە تەقسێکی بەرفراوانترە بەڵام لەگەڵەوە داهێنان نبینی تۆ تەسەور کە من وەکو ڕەئی خۆم لە دوای ساڵی 2010ەوە دەستگای ئەکادیمیای کوردی دروست بووە نەیتوانیوە نیوە هێندەی قووەتی کۆڕی زانیاری کورد درێژە بەو میتۆدە بداکە کە لە خەمی زمانی کوردیا بنیا لە خەمی ئەدەبی کوردیا بنیا فەرهەنگستانێکی باش و تۆکمە بۆ کورد دروست بکەن. بەدەن کاگازان لێرە یەکەم لە وڵاتە هەموو شتێک ڕنگ و بۆن و خۆی سیاسەتی کردووە سیاست باڵی کێشاوە بەسەر هەموو پنتەکانی کۆمەلگا مەسەل ینی لەکایەکانی ئەدەبی و ڕووناکبیری و شعر و هونەر و فیلم و سینەما خۆی خزاندۆتە هەموو ئەوانەوە و بە جۆرێک ئیدۆلۆژی و بارگاوی کردو بە ئیدۆلۆژیا و خەڵک لێ نیگەرانە لە کاتێکە ئەمانە بێ بەڕاستی بەبێ ئازادی بەبێ ڕوتوش لە کۆمەلگای دەور و نەخشیان هەبێ بەڵام ئینسان لێرە هەستەکە بەشێکی ئەدەبیاتەکە ئێمە بۆ بە ئەدەبیاتی ئیدۆلۆژی ئەم حیزبی ئەو حیزب ڕازیا چەپ ئیسلامی یان ناسیۆنالە زیان چی و هۆڵەکانی شانۆی ئێمە بەڕاستی لەگەڵ ڕێزما بێ ئەرزش کرا مەسەلەن ئیدۆلۆژیا ئەوەنەی کاریگەری سربی لە سەردانا مەسەن خەڵگێسان ناچێت بە هۆڵەکانی شانۆ و سینەماکانی کە لە کوردستان هەبوون هەمویان فرۆشراون کراون بە باڵەخانەی بازرگانی. من پێم خۆشە باسی ئەم دوو مەوزوعات کرد کاگەنوەر دەوری مەسرح خۆ من و جەنابیشت ڕەنگە هەموو فەنەکانمان خۆش بێ یا هەموو ژانرەکانی هونەرمان خۆش بێ بەڵام لە قۆناغێکە پێدوان نییە مەسرح کاری خۆی کرد ئێستا کە لە هەموو دنیا هونەری حوتەم سینەمایە و باوێتی پێدوانی یان مەسەلەن لەو بینی پێشوە با زۆر ڕوون و ڕاشکا و قسە بکەین لەو بینی پێشوە چەند فیلمێک دروست کرا پەیکەری دڵ دروست کرا 09 دروست کرا هەپی بەیاز دروست کرا کۆمەڵە ئیش دروست کرا ئەنی زیاد لە ڕادەی ئەوەی کە پێویستە کا ڕیاکشنی بینەر هەبوو باشە کە فیلمی 09 فیلمێکی تیجاری بوو فیلمی
عفو فیلمی پەیکەری دڵ فیلمێکی تیجاری بوو، فیلمی سفرنەوە فیلمێکی ئاکشنی بوو، بەڵام پێشوازیەکی باشیشی لێکرا لەلایەن خەڵکەوە، ینی ئەم ئیشانە بکرێت و ئیدامەی هەبێ باشە لە دیبیایتەوە. کاگەزاد ئەزانی ڕاستە مەسەلەن هەرێکە لەو ژانرانە چێ شانۆ چ سینەما چێ ڕۆمان چ شعر ئەوانە بەشی خۆی دەور و نەخشی هەیە لە کۆمەلگاوە دیازم، بەڵام قسەکەوە نەخێ بەڕێی من شانۆ ئێستا کۆتایی ناتوە لە وڵاتێکی تونس هێشتا لە هۆڵەکانی شانۆ کە وڵاتێکی حەزاریەوە خاوەنی کللتوری خۆراوایی و ئینتیدابی فەڕەنسی، بەڵام لەگەڵەوەش ئێستا بە هەزاران کەس لە هۆڵەکانی شانەوە بیندرن. بەڕێی من بەداخەوە ئێستا هەندێک لە هۆڵی شانۆ ئێمە هەیە، بەڵام ئەو شانۆیانەی تیا عەرزەکرێکە بەڕاستی ڕێگە ڕێزم ناتوانێت جەماوەەر تێرکاوە بێ ئەرزشن و تەنها بۆ پێکەنین و بە جۆرە لە جۆرەکان بۆ پارەپایاکردن و جۆرە ڕاستیە ئەگەر حقەتەکە بڵێم جۆرێکشە لەگاڵتە پێکردن بە هونەر ئەمانە بەڕاستی ئەمانە هونەری بەتوانانین و دەرچوویەکە ئەدیمینین و هەدەفەکەی زۆرتر مادیە تا هەدەفی فکری ڕۆشنبیری سەبارەت بە سینەما ئوستاز بەداخەوە لە ئەوەی کە جەنا بدێڵێ بەو فلیمانەشەوە کە تۆ باست کرد هێشتا ئەو فلیمانە ناتوانێت خەرجی کارەکانی دەربێنێتەوە، هێشتا ناتوانێت دەرهێنەرەکەی و کارکتەرەکانی پێی بژین. مەسەلەن ئەو فیلمە سینەمای کوردیانی تۆ باسیەکەی ئایا چۆتە 200,000 کەس نەخێر لە کات خۆ جەمعێتی هەرێمی کوردستان 6 میلیۆنە پێویستە لانی کەم 100,000 کەس بچێت بۆ ئەم فلیمانە بەداخەوە جۆر جار بیانوەکەی ئەوەیە کە بلیتەکانی گرانە بە 10,000 یا 15,000 نارە کەچی مەسەلەن پارادۆکسێک لە ئەم بیر و ئەم دەربڕینانی تاچی کوردیە بینی کە بەڕاست بەداخەوە بڵم درۆزنانەیە مەسەلەن پێی وایە کتێبێک گرانە بە 5,000 پێی وایە قسەکەم پێی وایە کتێبێک گرانە بە 5,000 پێی وایە بلیتێکی سینەما بە 10,000 یا 15,000 دینار گرانە کەچی کاتێک گۆرانی بێژێکی فارس بەداخەوە معین دێت ئەو ئامادەیە مەسەلەن $50 یان ئەلیسا دێت ئامادەیە $50 بلا بە بلیتەکە لەوەش ئامادەیە لە کافەیەکە خۆی سڕکا بە مادەی هۆشبەر باشە وەک جەنابەت فەرمووت $100 با بە نێرگەلەیەک و بەسەربردننی چەند کاتێکی تەسەنوعی خۆشی، بەڵام ئامادە نییە $10 بدا بە فلممەیکەرێکی کورد بۆ سپانسەرکردنی کاگازات ئەم کۆمەلگایە لە بواری ئەدەب و هونەر و فەن و ئەوانە پێویستی بەڕاستی بە پیاچوونەوەی زۆرترەیەوە گیرروفتی زۆرە دیقەت ئەمە بەتەنها هەموو هۆکارەکانی کۆمەلگا و حکوومەت نییە بەشێکیشی پەیوەندی بە نووسەران و کارکتەرەکانی ناو مەجالانە هەیە. مەسەلەن تۆ دیقەت بە لە وڵاتێکی وەکو ئەفغانستان لەو نەهامەتیەیە کەوا بینین لە ماوەی لە 1990ەوە 2 جار تالیبان حکومیانەکە بەگەڕانەوەی تازەشەوەکە مێژوو جارێککە لە ئەفغانستان خۆی دووباراکاتەوە، بەڵام لەگەڵەوەشان مەسەلەن لەناو ئەو هەموو ئیستیبداد و لەناو ئەو هەموو کێشە و نەبوونی ئازادی و گرفت و ئەم لەژێر دەسەڵاتی ئەم حرەکە ئیستیبدادیە تیرۆریستیە، بەڵام مەسەن خالیدی حوسێنی هەڵەکەوێ مەس عەتیقی ڕەحیمی هەڵەکەوێ و ئەمانە ئێستا سمبولی ئەم وڵاتەن. مەسەلەن خالیدی حوسێنی بە 3 ڕۆمان ئەتوانێ کۆی مێژووی ئەفغانستان بژێڕێتەوە بۆ دنیا و ئێستا یەکێکە لە ڕۆمان نووسە گەورەکانی دنیا و هەندێک لە کتێبەکانی کراوەتە فلیم عەتیقی ڕەحیمی کە هەم خۆی سینەماکارە هەم نۆڤڵێ دەنووسێ بەشێکی زۆری ڕۆمانەکانی لە ئاستی دنیا ناسراون و کۆی مێژووی سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگی دینی ئەفغانستان چ دەورانی چەپ و کۆمەنیستەکانی سەردەمی نەجیب الله چ دەورانی گروپە تیرۆریستی ئیسلامیەکان و سەردەمی تالیبان ئەم دوو نووسەرە و زۆری تر هەیە کە مەسەلەن من ڕەنگە نەیان ناسم، بەڵام ئەم دوو نووسەرە توانیویانە کۆی پرۆسی سیاسی و کۆمەڵایەتی ئەفغانستان بە جیهان بناسیێنن. مەسەن بۆ لێرە ئەمە دروست نابێ، بەس ئەمە بەشێکی پەیوەندی بەڕاستی بە نووسەر و بە ڕووناکبیر و بە ڕۆمان نووس و بە ژانرەکانی تری ئێمانە ئێمە بەسەر لە ڕاستی ئێمە هێشتا یەکێکیان ڕەنگە ئەوە بە هێشتا بیرکردنەوەمان لۆکاڵیە گلۆباڵ نیە و هێشتا مەسەلەن ئێمە نەچوینە ناو ئەم جیهانە گلۆباڵەوە کە مەسەن حکوومەت و وەزارەتەکانی پەیوەنددار ئەتوانی دەور و نەخشیان هەبێ لە بەرهێمێنانی فیلم، لە بەرهێمێنانی شانۆ، لە بەرهێمێنانی حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری هیچ کام لەم پرۆژانە ناکە کە ئەرکی دەوڵەتە پشتگیری بکە. مەسەن بۆ معلوماتی جەناب ساڵانە پێشەنگای کتێب لە فرانکفۆرت ئەکرایەوە تا پێش دەورانی ئەم 1-2 ساڵی کۆرۆنا
هەر ساڵێک مەسەلەن شەرەفی میوانداری ئەدرا بە یەکێ لە وڵاتانی جیهان کە ئەو شەرەفە وەرگن. ئەخیر ساڵدرا بوو بە جۆرجیا 5 میلیۆن دلاری سەرف کرد بوو ئەو وڵاتە بۆ ناساندنی وڵاتەکەی و بەرهەمەکانی وانە کەچی بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکانی ئەو دەستگا ڕووناکبیری ڕۆشنبیریەکانی هاتن باوەڕکە بەسڵ کتێب نەهاتن بەشداری ئەو جگەلەوەی کە مەسەلەن خانەیەک هەبوو خانەیەکی باکوور بوو خانەیەک هەبوو خانەیەکی باشوور بوو خانەیەک هەبوو خانەیەکی ینی مەسەلەن پارچە پارچەبوونیشی پێوە بە نەزەری من حکومە دەبێت لەم مەجالانەیە دەور و نەخشی هەبێ باربوویان کە پشتگیری بکە بەداخەوە کە ناکری ئەوەی کە لە کوردستانە هەیە بەشێکی زۆری بەڕاستی جوهدی شخصیە ڕێک لەگەڵەوە شارڕێک نەخراوە مەسەلەن سیستەماتیز نەکراوە بۆی بتوانێت دەور و نەخشی هەبێت لە ئاستی دنیا و لەگەڵەوەشە ڕەنگە لەو مەجالانێت تریشە ئێستا هێرشێکی هەژمونی کللتوری فەرهەنگی گەورە چ ئێرانی چ تورکی لەسەر هەرێمی کوردستان هەیە بۆ خۆت دەبینی لە تەلەڤیزۆنەکان دراماکانی ئەوان تەسیری گەوریان داناوە لەسەر بیرکردنەوە و کللتوری کوردی و لەسەر تاکی کۆمەڵگای کوردستان مەسا حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە بۆچی بەر بۆ هەژمونە ناگرێ ئایا مثلەن لە ڕووی سیاسیەوە دەرەقەت نایە یانەوەی کە لە ڕووی کللتوری و معریفەوە دەستە پاچەیە کۆڵەوارە ناتوانێت بەر بەو هەژمونە کاریگەری ئەوان بگرێ بۆی ئەوە بیێونێوێت تەسیر لەسەر کۆمەلگادان لەسەر تاکانی ئەم کۆمەلگایدانێ و خەڵک زۆرتر سەیری فیلمی تورکی یا فارسیەکە ڕاست وڵا کاگەنوەر بە نسبەت ئەو قسەی جەنابتەوە من دەرهێنەرە ناسم لەم وڵاتە ڕەنگەیانی بەر جەنابی شتکەوتە بێ بە تایبەت لایەنی دراما ئەنی لە ماڵەوە لە برسان مردووە باشە حکوومەت دوای لێ کردووە حیزب و حکوومەت دوایان لێ کردووە لە هەمان کاتیشە کەرتی تایبەتیا کەرتی حکومی ئەچن هانا بۆ وڵاتێک گەبن سوزان بۆ وڵاتێکی وەکو تورکیا بۆ وڵاتێکی وەکو وڵاتە عەرەبیەکان یا وڵاتێکی وەکو ئێران سەڵاتی سەفەوی باشە درامایان کڕیوە 50,000 دلاریان بە درامایەک داوە کە چەند ساڵ لەوە پێش لە کەناڵەکانی خۆیان ئەستۆک بووە باشە ینی دراماژ هەبووە لە بڵین سوودی هەبووە درامایەکی ڕێک و پێک و منەظەم و ئەوە بووە بۆعدێکی تاریخی ئەو وڵاتی خستوەتە ڕوو بەڵام بە تایبەت ئەو دراما تورکیانەی کە تەرجمە ئەکرێت و لەو کەناڵە شۆیانەی کوردستانە نمایشەکرێ ینی هەمووی هجوومێکی ڕاستە و خۆیە بۆ عەشیرەت و تیرە و خێڵە کوردەکان لە باکووری کوردستان سوزانم لە ڕۆژاوای کوردستان لە پارچەکانی دیکەی کوردستان پێم خۆش بوو بینە سەر بۆعدێکی تری بەڕێستان ئەم کتێبە سوالکەر و قەرەجەکەی ماڵی دایکم ئەگەر قسەیەکی لەسەر بکەی بۆمان ئەوە کتێبی شعریە تەبیعی دوایش بتوانین تێکست کاگازە لە ڕاستیە من خۆم زۆر ناتوانم بڵێ من شاعرم من شعرە نووسم یعنی لەگەڵ ڕێزما بۆ شاعرە بە ڕێزەکان بەڵام ئەوانەی من نووسیومە بەشێکی ڕەنگە بیر بۆ چوونی شخصی و زادەی خۆم و خەیاڵەکانی خۆم بێ لە ڕاستیە من دەمێکە شعرە نووسم ینی لە بڵێم لە پێشنەوەتەکان و دوای نەوەتەکانیش شتم نووسیوە لەم مەجالانەیە دوای دەڕاندوم یا فرمداوە پێم وایس نەبووە شعر نەبووە بەڵام لە دوای ڕاپەڕین یەکەم جار دیوانێکی پشکۆلم بە ناوی قەدەر چاپ کردو دوایەوە دیوانی دووهەم بە ناوی چاوەکانی باران بووە دیوانی سێم بە ناوی سەردەمی چاوەڕوانی بووە و ئەمەش ئەخیر دیوانە ئەم ساڵ چاپ بووە ینی چەند مانجەکە بە ناوی سوالکەر و قەرەجەکەی ماڵی دایکم ئەوانە لە ڕاستیە کۆمەڵێک تێکستی قەسیدەی دوورودرێژن کە لە ڕاستیە زۆرتر خێ بڵێم لەژێر تەسیری فکر و فەلسەفەیە نووسی من باشە کورتە تێکستیتیان نییە تێکستێکمان بۆ باڵێتیایەتی باش پێم خۆش یەکێک لەو قەسیدانەی کە یەکێ لەو شعرانە شعرێکی کورد بە ناوی وڵاتی شەڕ 2 ساڵ لەمەوبەر ماڵێکی خنجیلانەم پێکەوەنا کە گشت حەزەکانی ژیانمی تێدا بوو 2 ساڵ لەمەوبەر ماڵێکی خنجیلانەم پێکەوەنا کە گشت حەزەکانی ژیانمی تێدا بوو تا بۆ ئایندە تێیدا بحەسێمەوە
کاتێ ویستم سەفەرکەم بۆ هەندەران و سەری خۆم هەڵگرم بۆ وڵاتی نامۆ و غوربەت گشت ماڵەکەم هێنایە سەر سەودا کەچی تەنهات فەنگەکەم پارەکەی خۆی کردەوە. ئەم شعرە لە ساڵی 2000 نووسراوە کە دیارە لەژێر کاریگەری و دیوە نێکەتی فوسیلبیەکانی شەڕی ناخۆ بووە. ڕاست ئەم کتێبەی دیکەت کاگەنوەر بە ناوی تورکیا و پێکاکە ساڵی 1970 بۆ 2020 ئەمەیان بەڵێ ئەم کتێبە کاگازا تورکیا و پەکەکە 1970 تا 2020 ئەمە نوێتری کتێبی منە کە تازە چاپ بووە. دەکەوایە با بۆ کامێراکان پیشانی بین بینەرانی خۆشەویست ئەمە تازەترین کتێبی کاک ئەنوەر حسێنە بە ناوی تورکیا و پێکاکە ساڵی 1970 بۆ 2020 یەکێکە لە کتێبە باشەکان بە ئومێدین خوێنەری ئازیز. ئەم کتێبە کاگازات جگە لەوەی بیۆگرافیای مێژووی سیاسی و ململانیەکانی نێوان تورکیا و پێکاکایە و هەموو ئەو قەتڵ و ئام و ئیستیبدادانە ئەجێڕێتەوە کە تورکیا لە ساڵی 1500ەوە لە سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە کردوێتی بەرامبەر بە کورد و مێژووی ئەمانە ئەجێڕێتەوە و لە هەمان کاتە مێژووی گەلە کۆمەچەی تورکیا لە کورد و دژایەتی کورد و باز لە فاکتەرەکانی قەیرانە ناوخۆیی و دەرەکیەکانی تورکیاکە چ لە ناوخۆ چ لە دەرەوە بە درو درێژی و لە هەمان کاتە باسی دەور و نەخشی پارتی کرێکارانی کوردستانەکە لە زیندووبوونەوەی زمانی کوردی لە زیندووبوونەوەی کەسیەتی کوردی لە باکووری کوردستان و دەور و نەخش و هەژمونی پەکەکە لە سەر لە نوێ زیندووکردنەوەی بنیادی کوردی و لە معریفەی کوردی و لە ڕناکبیری کوردی و کۆکردنەوەی خەڵک لە دەوری پارتی کرێکارانی کوردستان بۆ ڕزگاربوونی کورد لە فەوتان و لەم کتێبای باسیەوە کە ئەگەر پارتی کرێکارانی کوردستان نەبووایە ڕنگ بوو کورد لە ناو بچوویە لە تورکیا و پێش لەدایک بوونی پارتی کرێکارانی کوردستان ژنومێر لە ماڵەکەی خۆشیانە نەیانتوانیەوە بە کوردی قسە بکەن و ئەمە جگە لەوەی کە حکایەتی زۆرە جێڕێتەوە سەبارەت بۆ شوێنانەی من چوو مەسەلەن چ لە باکوور چ لە ئەستەمبول چ لە ڕۆژئاوا چ لە مۆسکۆ چ لە برۆکسل چ لە فەڕەنسا لە ئەڵمانیا لەو شوێنانی کە من چوم دیدارم کردووە لەگەڵ سەرکردەکانی پەکەکە. بەڵێ دەستخۆش هەر بژیت. ئەم کتێبەی دیکە هەیە بە ناوی ڕۆژئاوا ئۆپراسیۆنی تورکیا و ئەجەندای ئەمریکا و ڕووسیا. بەڵێ ئەو کتێبەش ئەم کتێبە ساڵی 2020 چاپم کردووە هاوکات بوو لەگەڵ ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ گرێسپی و سەرەکانی و پێشتر داگیرکاریەکانی ئەفرین و کۆبانێ. ئەم کتێبە باز لەو ڕێکەوتنانەی کاکرێ لە بینی گەلە کۆمەچی کە لە سەر ڕۆژاوە هەبوو لە نێوان ئەمریکا و رووسیا و تورکیا و سووریا و ئێران و ئەوانە جگە لەو سێ ڕێکەوتنە ڕاو بۆچوونی بەشێکی زۆر لەسەرکردە سیاسی بارزەکانی هەر چوار پارچەی کوردستانی تایە سەبارەت بۆ ڕووداوانە و دەور و نەخشی ئەو وڵاتانە و داهاتوی ڕۆژاوای کوردستان چییە بێ لە ناو گەلە کۆمەکی. هەر بژیت ئەم کتێبەی دیکەت کۆنگرەی نەتەوەی کوردستان بۆچی ئەمە لە ساڵی 2010 لە چاپگرەوە. ئەم کتێبە لە ڕاستیە دوایەوەی کە کۆنگرەی ڕێوشوێنەکانی بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە 2023 لە هەولێر شکستیەنە بەداخەوە ئەم کتێبەم دوا بە دوای دەرەنجامی شکستی ئەو کۆبوونەوەی ئەوەم نووسی و لێرە هەر کام لە پارچەکانی کوردستان ڕۆڵی ئەو پارچانی ئەو چوار پارچەی کوردستان و کارکتەرە سیاسیەکانیان باس کردووە و دەور و نەخشی چییە و باسی ئەو هێزە سیاسیانم کردو کە بۆ ناتوان کۆنگرەیەکی سیاسی گەورە بەستن کۆنگرەیەکی نەتەوەی کوردستان و هۆکارەکانی و لەم کتێبەیە لە هەر پارچەیەکە بیۆگرافیا حیزبەکانی ئەو پارچەی تایە کە دوجار بووە بە دوجار کاگازاد کارێک لە بیۆگرافیایەکی گەورە کۆن کردوێتەوە کە کۆی حیزبە سیاسیەکانی هەر چوار پارچە کوردستان نزیکەی 144 حیزبی کوردی
لە هەر چوار پارتی کوردستان هەیە باز لەوەکە کە دەور و نەخشی ئەم هێزە سیاسیانە لە هەریەکە لەو پارچانە چیە باسی ئەوەکە وەختێک ئەم هێزانە لە پارچەکەی خۆیانە ناتوانن ڕێککەون مەسەلە نیشێتی و پارتی و گۆڕان کە لە باشوور ناتوانن ڕێککەون چۆن نتوان دەور و نەخشی گەورەیان هەبێ لە کۆنگرێنێتەوە وەختی هێزەکانی کۆمەڵە و دیموکرات و پەژاک و سازمانی خەبال لە ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانن ڕێک بن و مونسەجیم بن و گوتارێکی هاوبەشیان هەبێ چۆن نتوانن لە ناو کۆنگرەیەکی نەتەوەیە کەواتە وتمە پێشەوەی بێنە ناو کۆنگرەیەکی نەتەوەیەوە گرفتەکانی ناوخۆیان چارەسەر باش هەر بژیت ئەم کتێبەی دیکەت ملوانکەی شین شەریفی حسێن پەناهی پێشەکی و لێکۆڵینەوە و ئامادەکردنی ئەنوەر حسێن بازگەر کاک ئازاد ئەم کتێبەش ملوانکەی شین کتێبێکی شعری معروفە بەڵێ ڕاست کە شەریفی حسێن پەناهی یان زۆرتر بە شەریف ناسراوە شەریف شاعرێکی گەورەی ڕۆژهەڵاتی کوردستانە و شعرەکانی جگەلەوەی کە بەشێکی زۆری ڕۆمانسین و شعری ئەدەبیاتی بەرگری و شۆڕژگێڕانە لە خۆگرێ و ئەمە لەسەر زاری زۆربەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرەش دیارە ئەم دیوانە چەند ساڵ لەوە پێش من جارێشکە چاپم کردەوە بەڵام ئەم جارە جگەلەوەی کە چاپم کردوتەوە بۆی شعرەکانی ئەم گەورە شاعرە نەفەوتێ لە هەمان کاتە لێکۆڵینەوەیەکم لە هەندێک لەسەر شعرەکانی کردووە و لە هەمان کاتا پێشێشەکەم بۆ نووسیوە کە هیوادارم کاک شەریف کە ئێستا لە ژیاناماوە ساغ و سەلامەت بێ و بتوانێت بەرهەمی باشتر دروست بێ ڕێبوار بۆ ئازادی پێشەکی و لێکۆڵینەوە و ئامادەکردن دیسانەوە هەر جەنابی بەڵێ ئەم دیوانەی کاک ڕێبوار مصلح شێخ ئیسلامی لە ڕاستیە ڕێبواریشەکە لە شاعرانی گەورەی ڕۆژهەڵاتی کوردستان و خودی ئێرانیش هەم بە زمانی کوردی هەم بە فارسیە نووسێ و کاگازات ئەگەر قەرار بێ کەسێک لە ناو کووردا شعری چینایەتی و ئەدەبی کرێکاری و ئەدەبی پێشڕە و ئەدەبی مارکسیست و هومانستی نووسی بێ لە ناو کووردا ڕێبوارە ڕێبوار یەکەم شاعیرەکە زۆرترین کاری لەسەر ئەم مەسەلە کردو لەسەر مەسەلەی چینایەتی لەسەر مەسەلەی ئەدەبیاتی چینایەتی و ئەدەبیاتی بەرگری و ئەدەبیاتی کۆمەنیستی و ڕێبوار یا مصلح شێخ ئیسلامی کە برای کاک فاتەحیش چاوەی شاعرە ئەمانە لە خێزانێکی ڕووناکبیر لە مەریوان لەدایک بوون و ڕێبوار بەداخەوە بێ بڵێم کە ڕەنگە هێشتا خەڵک لێرە زۆر نەیناسی ئەمە دوو هەمجارە من دیوانەکەی چابەکەمەوە ئەم جارەیان من لێکۆڵینەوەم لەسەر نزیکەی 10 شعری ڕێبوار کردووە لە ڕووی مەسەلەن چینایەتی و تەنانەت لە دیوە ڕۆمانسیەکەی ڕێبوار و بەشێک لەو شعرانەی کە لە چاپکراوی دیوانی یەکەمانە بوون دیسان لێرە کۆم کردوونەوە و ڕەنگە مەسەلەن زۆر کەس هێشتا ڕێبوار لە ناسێ بەڵام ئەگە دیوانەکەی بخوێنی و ببینی ڕێبوار چ لە ناحیە ئینسانێکە و چی دیفاع لە ژن چی دیفاع لە پێشمەرگە چ دەور و نەخشی لە ئەدەبیاتی کرێکاری و چینایەتی زۆر گەورەیە و بەشێکی زۆری شعرەکانیشی کراونە گۆرانی بەشێکی زۆر ئەو شعرانێکی ئەو گۆرانیانێکی ئێمە جۆمان لەبێ لەلایەن و نەرمەندە گەورەکانی کورد و وەکو ناسر و نەجمەدین و کاڵێ و چێوچێوانە بەرهەمی ڕێبوارن هەر بژیت شتی باشی ئەدەبیت ئارگۆمنت کردووە کاگەنوەر قەقنەسەکانی ئاوێر ئەمەش هەر دیدار و ڕاستینە پەخشانە بەڵە ڕاستە ئەم کتێبەش قسەیە ئەمەش لە کتێبەکانی ئەم ساڵمە قەقنەسەکانی ئاوێر ئەمە لە ڕاستیە بەشێکی بریتە لە هەریەکان لەم کەسایەتیانەی کە لێرە ناویان هاتووە کە بە جەنابی مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە دەست پێیەکە بە ناوی شاهێنی ئەنەوازە و کاک شێرکۆ بێکەسی تایە کاک کاڵێ ئاتەشی جەمالی مفتی ناسیر ڕەزازی مەسەری خالقی بەکری لەگزی سەمەدی بەهرەنجی و ئیرەجی بوستامیشی تایە کە بەداخۆ هەندێک لەوانە لە ژیاندا نەماوەنجیانە لە دەستداوایان شەید بوون ئەمانە جگەلەوەی کە من هەریەکەیان وەکو بابەتێکی عاتفی من پەخشانێکم بۆ نووسیون لە هەمان کاتا هەریەکە لەمانە دیدارێکی چاوپێکوتنێکی منی تایە لەگەڵیانە کە لە سەردەمی جیاواز کراوە مەسەلەن دیدارێکی تایە لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە دوور لە سیاسەت لەسەر ئەدەب کە مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە وەرگێڕێکی گەورەیە مەسەلەن دیدارێکی تایە لەگەڵ شاعری گەورەی کورد کاک شێرکۆ بێکەس و لەگەڵەوەشە ئەکرێ بڵێم زۆرتری
پەخشان و دیدارەکان دیسان لەگەڵ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانە و لەگەڵەوە شاکرێ بڵێم هەندێک لەو کارکتەرانی کە تایەتی کوردین وەکو ئیرەجی وستامی قسەکەەوەیە کە ئەمە دیوە ئینسانیەکەیەتی ئیرەجی وستامی ڕاستە و هونەرمەندێکی فارسە بەڵام بش بە حاڵی خۆم کە لێرەشتم بۆ نووسیوە شانازی پێوە هەر بژیت کاگەنوەر مۆدێلی حیزبایەتی لە کوردستان ئاستەنگ گرفتەکان و ئەڵتەرناتیڤەکان لە ڕاستیە ئەمە باسی ئەمە کتێبێکی سیاسیە باسی مۆدیلی حیزبایەتی لە کوردستانەکە ئایا مۆدیلە هەر مۆدیلە ستالینیەکەیە کە لەسەرەوە بۆ خوارەوە و هەموو شتێک بارگاوی کراوە بە ئیدۆلۆژیزیا و یان ئەم مۆدیلە ئایا باوی ماوە و حیزبی کوردی پێویستی بە دەربازبوون نییە لەمە و ئەگەر خۆی نەگۆڵ لەگەڵ ئەو ئاڵ و گۆڕەجییانیانەی تازێ بەسەر حیزبی کوردیە بەسەر حیزبی دنیای هاتووە ڕەنگە بەدیلی دروست بێ و باسی بەدیلی حیزب کراوە لە کۆمەلگا پێشکەوتەکانە کە ڕێکخراوە NGOکان نێستا هەر بژیت پێت ناخنشێنرێم گۆمەشین لە خۆبایی دەی گۆمەشین ڕەنگە بەهۆی شەپۆلەکانت بە لرفە و هاوار و هەڕەشەن جێژ دەخۆن و خۆ بە دیواری هەڕۆڵی شاخا دەدەن ئەمە یەکێک لەو تێکستە بەرەنگاری و قەومیانە بوو کە ڕاستە سەرەتای دەرچوونەکەی بیرەوەری من نییە بەڵام وەکو نۆستالۆژیا لە لای ئێمە هەرماوەتەوە شاکاری گۆمەشین یەکێک بوو لە مقامە با بڵێن متەحەمیس و با بڵێن نەتەوەیەکانی ئەو سەردەمە کە هی بەڕێز کاک ئەحمەد بازگر بوو پێشەکی و لێکۆڵینەوە و ئامادەکردنت بۆ کردووە ئەم کتێبە پێم خۆشە بە تەفاسیلات لەسەر ئەم پرۆژەیە قسە بکەیت چکە پرۆژەیەکی زۆر گرنگە. کاک ئەحمەد بازگر ئەوی شاعری ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی سەردەشتە کاک ئەحمەد بازگر شاعیرێکی ناسراوە و لە دەورانی هەشتاکانەوە شیعرە نووسێ و خۆشی پیاوێکی تێکۆشەر و پێشمەرگەی شاخ و ئەوەی کە جەنابیشت باسکردی یەکێ لە ئەوەی جگەلەوەی کە ئەحمەد بازگریش ئەکرێ بڵێ وەکو شاعیرێکی چینایەتی بناسین وەکو ئەدەبیاتی بەرگری بناسرێ ئەحمەد بازگر دەور و نەخشی گەورەی هەبووە چ لە شعری کوردی و چ لە ئەدەبیاتی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمە هاوشانی مەسەلەن ڕێبوار لە دەورانی هەشتاکان بەیەکەوە پێشمەرگە بوون و دەور و نەخشیان هەبووە لە چ لە پێشمەرگایەتی چ لە شعر و ئەمانە بەیەکەوە تیپی کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاریان دروست کرد لە دەی هەشتاکان و ئەم تەسیری گەورەی چ لەسەر ڕۆژهەڵات چ لەسەر باشووری کوردستان هەبوو و ئەم ئەحمەد بازگر و هاوڕێکانی دەور و نەخشیان هەبوو لەوەی کە ئەدەبیاتی چینایەتی ببوژێنەوە و ئەدەبیاتی چینایەتی پێشخەن و شەوق و زەوقی پێ بدەن و دەور و نەخشی هەبێ و بتوانن کاریگەری لەسەر کۆمەلگادانێن و ئەو شیعرەش بە نیسبەت دیوانی ئەحمەد بازگر دیوانەکەی پێشتر جاری یەکەم چاپم کرد بوو بە ناوی چۆن بۆت بدوێم بەڵام ئەم جارە لەبەر ئەوەی کە جەنابەت وتت گۆمەشینێکە لە شەرە ناسراوەکانی بەسەرهاتی ئەم شیعرە کە من لێکۆڵینەوەیەکشم لەسەر نووسیوە جگەلەوەی کە باز لە شیعرێکە بۆ هاوڕێیەکی خۆی ئەمیری سیسەری نووسراوە لە چۆمیتێتێک گیانی لە دەستداوە خنکاوە بەڵام شاعر لەم شعرەیەوە ئەوێ بڵێکە زوڵم و ئیستەبداد و داگیرکاری ناتوانێت بەردەوام بێ و ئینسانە شۆڕژگەڕەکان کە حەداکە لە گۆمەشیناڵێ من کارگەرم من ئینسانی جەنگاوەری تێ و دیسان بڵێن بەشێکی زۆری شعرەکانی ئەحمەد بازگر کراون بۆ گۆرانیانەی کە ئێمە جۆمان لێ بێ بەڵام ڕەنگە نەمان بیستی بێ و نەمانزانی بێ و لە هەمان کاتە بەشێک لە سرودی چینایەتی و سرودی کرێکاریش دەور و نەخشی ینی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگە قرار بێ ئێمە چەند شاعیرێکی گەورە دەستنیشان بکەین کە دەور و نەخشیان هەبووە لە دوای دەورانی پێشووتری داهێنەرانی شعر یان قوتابخانەی نوێگەری لە شعری ڕۆژهەڵاتی کوردستان کە بریتی بوون لە سوارەی خانیزادە و چاوە و عەلی حەسەنیانی ئەوە لە دەورەی دووەمیان لە خۆناغی دواترا ئەتوانین بڵێن ئەحمەد بازگر و جەلالی مەلەکشا و چەند شاعیرێکی ترن ڕاست دەستخۆش هەر بژیت ئەم کتێبە ماوە قسەی لەسەرکەین ئەستێرە سوورەکانی ئاسمانی چەوساوەکان ئەم کتێبە پێچێ زۆر پرۆلیتاری بێ کاک لە ڕاستیە ئەمە ئەکرێ بڵێم لێکۆڵینەوەی لەسەر ئەو شعرانی کە باسم کرد بەڵێ لێکۆڵینەوەی لەسەر
کۆمەڵێک شعر و قەسیدەی ڕێبوار و ئەحمەد بازگێر، حسێن شەباق و حۆری غەمیان و حەمە عەزیز کە شاعری باشووری کوردستانەوە ویشێکێکە لە شاعرە گەورەکان باشەکان، سلێمان قاسمیانی، چاوە، محەممەد میسری، نەکەرۆز و جوامێر. ئەمانە بەشێکی زۆری شاعرانی ڕۆژهەڵاتی کوردستانە لێکۆڵینەوەم لەسەر شعرەکان هەر بژیت ماندوو نەبی. پێم خۆش بوو لە یەکێک لە ستونی قسەکان تا باسی شەید جەمالی موفتیت کرد. شەید جەمالی موفتی هیچ لێکۆڵینەوە لەسەر گیان بەخەتکردنی یا تیاچوونی کردووە؟ لەو کتێبەی قەقنەسەکانی ئاوێر باشە بەڵێ لێکۆڵینەوەیەکی کورتی تیا لەسەر جەمالی موفتی کە وەکو جەمالی موفتی وەکو کەسێکی مبارز و شۆڕژگیر کە بەداخەوە لە یەکێ لە شەڕەکانە گیانی لەدەستداوە و وەکو دیوە هونەرەکەی کە هونەرمەندێکی گەورە بوو. ئەگەر جەمال زۆر بەزوو جێنێش ناگیانی لەدەست نەدایە ڕەنگە ئێستایەکێک بووە لە هەرێ هونەرمەندە گەورەکانی کورد. شەید جەمالی موفتی هەرچەند دەنگێکی ڕاسا و ڕەسا و زۆر شیرینی هەبوو، بەڵام بە تەواوی درکت پێ ئەکرد کە زۆر لە ژێر تەسیری تاهیر تۆفیقایە بێگومان بەشە لە گۆرانیەکانی ئەوی دووبارە. جا ئەگەر بینە سەر لایەنێکی دیکە تەوژمێک هاتە پێشەوە، ئەمەوێت جارێ و پرسیارە بپرسم بە تایبەت لینکد یا پەیوەندیەکی زۆر پتەوت لەگەڵ پارچەی ڕۆژهەڵاتە هەیە، چی لە بوعدە سیاسیەکەەوە چی لە بوعدە هونەرێکەوە، بۆچی وایە کاگەنوەریان؟ لە ڕاستیە کاگەن بۆ من جێگای شانازیە زۆر جاریش بیستمە خەڵک پێیان وایە کە من مەسەڵەن خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم. لە کاتێکا دوور لە بوعدە نەتەوەیەکەی ینی ئینسانەکە خەڵکی هەرکام لەو پاچانە بێ ڕەنگە جێگای فەخر بێت. لە ڕاستیە ڕەنگە هۆکارەکەیەوە بێکە لە دەورانی گەنجێتیە من زۆر گوێرم لە بیاتی ئەوانە گر و لە دەورانی هەشتا شاکەوەکو باسم کرد ئێرە لە ژێر دەستی حکوومەتی باس و ئیسیبداد و ئەوانە بوو ئەدەبیاتی ئێرە هێندە کاریگەر نەبوو، مەسە ئەدەبیاتی ئەوان گۆڤاری پێشەنگ و ڕۆژنامەی پێشڕە و ئەدەبیاتی ئەوان لێرە تاسیری زۆریدا نابوو. ڕەنگە بەشێکی لە ڕاستیە هۆکارەکەی ئەو بێەوە ئەگەر دیقەتیش بیت مەسەلەن لە بواری گۆرانیە ئەوان پێشنگن لەو مەجاالەیە دەور و نەخشیان زۆرە بۆ کاریگەریان لەسەر ئێمەداناوە و لە بواری سیاسیشە جەنابەت دێ لە ڕەنگە پەیوەندێکی دۆستان و سەمیمانەی من لەگەڵ ئەو لایەنانە پەیوەندی بەوە هەبوو بێ و مەسەلەن زین کاگازال لە مەجای هونەر و ئەدەبیات و ئەوانە ئەبێ ئینسانەکە مەسەلەن زەوقی سەلیقەی لەسەر ئەم شتە هەبێ. مەسەلەن ڕەنگە من نتوانم لێکۆڵینەوە لەسەر شاعیرێکی تر بکەم کە ڕەنگە زۆر باشتر بێ شعرەکانی باش بن و کەسایەتێکی ناسرااو بێ، بەڵام ڕەنگە پێویستی بە ئەوەیە کە ڕاستی ئینسان حەز و خولیای لەمە هەبێ و دەرقەتی بێەوە لە نزیکەوە بیناسێ. ڕەنگە ئەو کارکتەرانی کە من کارم لەسەر کردوون بەشێکی زۆریانیەوەیە پەیوەندێکی دۆستانە و سەمیمانە و هاوڕێتیمانەیە چەند ساڵە و ڕەنگە من خودی کەسایەتەکان لە ناو شعرەکانە ببینمەوە یان شعرەکانیان خودی کەسایەتیان بن وەکو فرۆغی فرۆغزاد دەڵێ ئەوە بەنسبەت منەوە ڕەنگە ئەو بەریەوە لەگەڵەوە پێم وایە ئەو ڕۆژهەڵاتی کوردستان محرومە لە بەشێکی زۆر لە ئازادی و محرومە لەوەی دەنگەکانیان بگەندرێ لە معریفە لە ڕوتی فکر ینی کاگازاد بۆ نمونەم دیقەت بە بۆچی ڕێبوار یان ئەحمەد بازگێر یا حسێن شەباق یان سلێمان قاسمیانی کاکە یان بژار یا لەمانە بۆچی نەناسراون لە کۆمەلگاکانی ئێمە بەشێکی پەیوەندی بەوە هەبووە و بەشێکیش پەیوەندی هەبووە بەداخەوە میدیای بەربڵاو و کاریگەر لە باشووری کوردستان زۆر فۆکەس ناخاتە سەریان جا بە هۆکاری سیاسی بێ هۆکاری تر هەبێ. من ویستومە مەسەلەن بەش بە حاڵی خۆم بەس بە ئیمکاناتی خۆم فۆکەسێک لەسەر ئەوانە دانێم کە بە خەڵکیان بناسیێنم و ئەمە لە کاتێکا کە خزمەتێکی گەورەی بوارەکەی خۆی ژانری ئەدەب شعری کردووە و کەسایەتێکی شۆڕش و مبارز بووە بیناسێنم بە خەڵک وە بیخەمە بەرچاوی خەڵک کە خەڵک بزانێت لە پاڵ ئەم ڕۆمان نووسە لە پاڵ ئەم شاعرە لە پاڵ ئەم هونەرمەندە ئەمانەش هەیە و ئەمە کارەکانیانە و ئەمە ئەو ڕنج و قوربانی دانەیەکەوان داویانە. ڕاستە کاگەنوەر بەرنامەکە وەختێکی زۆر کەمی ماوە دانیشتن لەگەڵ جەنابەت بەجددی زۆر خۆشە لە بەر ئینسانێکی فرەڕەهەندی مەلەل دروست نابێت لەگەڵ ئەو بێژەرەیە ئەو کارکتەرەی کە بەرنامە لەگەڵەکە بۆ ئەوەی غەدرت لێ نەکەین. ئەمڕۆ ئێمە
دیوی با بڵێن وێژەوانی و دیوی فکری و دیوی معریفی تۆمان هەڵدا بەڵام بە پەنای ئەوەش کە جەنابەت کارکتەرێکی سیاسیت وەکو دوا پرسیار بەگشتی بۆ سکێکی سیاسی بۆ چەمکی سیاسی لە کوردستان پێناسەت چییە و دوای وەڵامەکەی بە ڕێزت ماڵاوی لە بینەرە. زۆر سپاس لە ڕاستیەوە ئەوەی جەناب بدێ ڕاستە مەسەلەن من چەنە کارم کردووە لە مەجای ئەدەبی ئەوە نەش کارم کردووە لە مەجای سیاسی وە مەسەلەن زیاتر لە پێشەش کتێبم لەسەر عێراق نووسیوە و لەسەر ڕووداوەکانی بەهاری عەرەبی چێک پرستریکای بەهاری عەرەبی چ مەترسیەکانی فەندەمێنتالیزم لە بەهاری عەرەبی و چەند کتێب وەکو جەنابیشت باس کرد لەسەر مۆدێلی حیزبایەتی و چەند کتێب لەسەر باکووری کوردستان و لەسەر ڕۆژاوای کوردستان و زۆر بابەتی تر بەڵام کاگین یعنی لەوانەیە بۆ چوونێکە بێ پێی وایە دنیای سیاسەت و ئەدەب دنیای دوو دنیای لێک جیاوازن بەڕای من دەتوانم بڵێم کە کاریگەری گەورەیان لەسەر یەکەیە و ئەو سیاسیانەی کە مەسەلەن لە هەمان کاتا تێکەڵی ئەدەبیاتشن بەڕاستی ڕەنگە بتوانن باشتر کۆمەلگا بەڕێوەبەرن و نەرمونیان و لە نمونونەکانی مەلا عەبدوڵای حەسەنزادە کاگن و شیروان بەڕێز ئۆجەلان ئەمانە هەموو ینی بەڵام لەگەڵەوەش باشیش بوو لەگەڵەوەش لە بیرمێ پێم وایە جاک شیراکی سەرۆکی فەڕەنسا بوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی قساکە ئەڵێ مەسەلەن باسی ئەوە کاکە ئەدەبیات ئەوە نەگرنگە کە ئێشتا ئێمە خەڵکی فەڕەنسا شانازی پێوەکەی خۆی ئەڵێ ئێستا ڕەنگە بپرسم چێ زانێ 100 ساڵ پێشتا چێ سەرۆکی فەڕەنسا بوو یا چێ سەرگۆزیرانی فەڕەنسا بوو یا 100 ساڵی تر ڕەنگە چێ بزانێ من سەرۆکی فەڕەنسا بووم بەڵام هەمیشە خەڵگەزانێ کە سارتر خەڵکی فەڕەنسایە وە شانازی پێوەکەین بۆیە بە نەزەری من ئێمە ڕەنگە مەحکومین بۆی لە هەرێمی کوردستان یا لە کوردستان کارکتەری سیاسی بین سیاستمان کردووە بەڵام لەگەڵەوەشە ڕەهەندە ئەدەبیەکەش بە نەزەری من دەور و نەخش و گرنگی خۆی هەیە ئەوەی کە چەنە تاسیردانێ ئەوە ڕەنگە کۆمەلگا یان تا هاوڵاتی وەڵامداتەوە بەڵام من هیوادارم سیاست لە کوردستانیش لانی کەم وەکو سیاسەتی وڵاتانی دنیای مۆدێرن بچێتە پێشەوە و هەموو پنتەکانی کۆمەلگا داگیر نەکا و هەموو شتێک ئیدۆلۆژیزە نەکا ینی لە پێڵاوی قەیتانەکەتەوە کە بەستی تاکە لەسەرت هەموو شتێک ئیدۆلۆژیست بکە بەڕێی من ناتوانێت داهێنان و ئیبداع بکە ئەبێ ئەم سیاست لە هەرێمی کوردستان شەفافتر بێ سەریحتر بێ سادقتر بێ و بتوانێت دەور و نەخشی هەبێ لە وشیاری کۆمەلگا و هەموو شتێک ئیدۆلۆژیزە نەکە و بتوانێت خزمەتی کۆمەلگاکەی پێ بکە بەداخەوەکە ئێمە لە هەرێمی کوردستان حیزبی سیاسی ڕخنەی زۆر لەسرە و ئەم مۆدێلی حکومڕانی حیزبی سیاسی و مۆدێلی حکومڕانی دەسەڵاتی کوردی گلەی زۆری لەسرە کە ئەمە هێشتا وەکو ئیسماعیل بێشک چیەڵێ ڕەنگە خراپترین ئیدارەی کوردی لە تورک و فارس و عەرەب باشتر بێ ئەوە ڕەنگە دیوەنەتەوە یەکەی بێ بەڵام لە کاتێکە ئێمە هەرێمی کوردستان ئیمکاناتێکی زۆری لە بەردەستە ئەیتوانی باشتر خزمەتی خەڵکی پێ بکە و ئەیتوانی باشتر خزمەتی ئەدەبیاتی پێ بکە و ئەیتوانی هەموو ئەو گلەیانەی هەیە لانی کەمی کاتەوە بۆ ڕێژەیەکی زۆر کەم کە حکومەت و حیزبی سیاسی دوجاری شێوەیە کە خزمەتی خەڵک بکە دوجاری شێوەیە کە مەسەلەن معریفە بەرەم بێنێ و دعمی پرۆژەی ئەدەبی فەرهەنگی کلتوری بکە بەداخەوەکە لەگەڵەوەشە من شانازی بەوەکەم کە لە پرۆسی سیاسیە کەم و زۆر بەشداریەکەم کردووە دەور و نەخشم هەبووە بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە مەسەلەن ئەدەبیات گرنگ نییە و معریفە گرنگ نییە و بە نەزەری من هەردووشیان نتوانێت بەش بە حاڵی خۆی دەور و نەخشی هەبێ و بتوانێت کاریگەری هەبێت دواوتر لە بەرنامەکەی وەڵا کاگازا زۆر سپاس بۆ جەنابەت ئێمە ئەم بەرنامەیە ڕەنگەوەی کە جەنابیشت باس کرد تا ڕادەیەک دوور بێ لە سیاست بەرنمەیەکی جیاوازترە و هیوادارم ئەم کتێبانە بتوانێت باش بە حاڵی خۆی لە پنتێکی بچووکی کۆمەلگاش بێ کاریگەریدا بنێت و ئێمە قەڵم بووی ئەرکیشمان ئەوەیە کە خزمەتی ئەم کۆمەلگایە بکەین ئەرکمان ئەوەیە کە سادقانە ئەوەی کە هەیە بینوسین و پشتیوانی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورکەین لە هەرکام لەو پارچانەوە لە هەر شوێنێک و لەگەڵەوەش ئەدەبیاتەکەمانە بێ بەڕاستیە بێ هیومانستی و ئینسانی بێ لە خزمەت خەڵکی زەحمەتکێش بێ و بتوانێت حەقایقەکانی ئەم کۆمەلگایە
نەقڵکە و بە ویژدانەوە قسە بکە و ڕازگۆیانە شتەکان بنووسێ. هەر بژیت کاگەنوەر حسێن بازگرد دووبارە بە خێرهاتی بۆ بەرنامەی شیبای وێژە و کەناڵی یارێن. زۆر سپاس بۆ جەناب. بینەرانی خۆشەویستی بەرنامەی شیبای وێژە لەم پرۆگرامەژ هاتی نەکۆتایی تا پرۆگرامێکی دیکە شەو شەوگارتان شاد و بە کامەرانیتان ئەسپێری.